سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوایین کۆبوونەوەی خۆیدا بڕیاریدا سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هیچ کۆبوونەوەیەکی پەرلەمانی کوردستان نەکات تاوەکو کۆبوونەوەی نێوان یەکێتی و پارتی بەڕێوە دەچێت و ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەبارەی پاراستنی هاوسەنگی بە تەواوەتی جێبەجێ دەکرێت. سەرکردایەتی دوای ئەوەی کە گفتوگۆی کرد ئێمە کاتی خۆی ڕێکەوتنێکمان هەبووە بینی پارتی و یەکێتی بۆ ئەوەی کە هەموو سەرۆکایەتیەکان بە شێوەیەک بیتن زۆرێک لە تەوافقاتی تێدا بیتن. ئێستا مەسەیر دەکەین مەسەلە سەرۆکی هەرێم دوو جێگرێ بەڵام سەرۆکە و سەر جێگرێکە ئەمە مەسەلە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی سەرۆکی حکوومەت بەڵام لە پەرلەمان پارتی دێدرێ ئەمە سەرۆکایەتیە ئەمە مەسەلە بە شێوەیەکی خراپیانی مەسەلە هەرچی ناشرینیەکانی خۆی هەمووی ئەم ویستە حیزبی و عەشایری و کەسیانەی خۆی هەیە هەمووی دەهێنیتن لە پەرلەمان ینی بە شێوەیەکان پەرلەمان خراپ بەکاردەهێنیتن بۆ ئێمە وەکو سەرکردایەتی یەکێتی بڕیارماندا کە سەرۆکی پەرلەمان سەرپەرشتی هیچ کۆبوونەوەیەکی پەرلەمان نەکاتن و داوای هیچ جەلسەیەکی پەرلەمانیش نەکاتن تاکو ئەوەی کە پارتی ڕێز لەو ڕێکەوتنەی کاتی خۆی نێوانی پارتی و یەکێتی دەگریت. بەپێی زانیاریەکانی گەلی کوردستان لە کۆبوونەوەیەکدا ئەنجومەنی سەرکردایەتی تاکیدی لەسەر ئەوە کردوێتەوە کە تا گێڕانەوەی شکۆ بۆ پەرلەمانی کوردستان کۆبوونەوەکانی پەرلەمان هەڵپەرسێدرێت و سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی پەرلەمان نەکات. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی ئەوەشەوە کراوە کە پێویستە هەڵپەساردنی کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان بەردەوام بێت تاوەکو کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بۆ گفتوگۆکردن لەبارەی دۆخی یاریمی کوردستان و عێراق و ناوچەکە و ڕێکەوتنی یەکێتی و پارتی بۆ پاراستنی هاوسەنگی لە بڕیاردان بەڕێوە دەچێت. بەڕای شارەزایان بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی هەوڵێک کە بۆ پاراستنی هاوسەنگی لە بڕیاردان لە هەرێمی کوردستان بە ئاراستەی خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەوڵدانە بۆ گێڕانەوەی شکۆی پەرلەمان بۆ ئەوەی پەرلەمان بتوانێت ڕۆڵی خۆی بگێڕێت لە باشکردن و بەرگریکردن لە ماف و بژێوی هاوڵاتیان و دابینکردنی ژیانێکی شایستەتر بۆیان.